وەختتان وە خێر یارانە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە دیبەیتەکەی وەحمە مۆدەرن و حەقیقەتە مۆدەرنە ئشارەمان بەوە کرد کە ئێمە بە وردی تێنە سەر مەسائلێک کە لە ناوە کۆمەڵگای ئێمە ڕوو ئەدەن و خەڵکە ئێمە لەسەریان و زندگی و ژیانە ڕۆژانەی خۆی ئەکا و ئەمانە بووگن بەهۆی ئەوەی کە ئەم دنیا ئەخولقێنێک ئمڕۆ ئێمە واین تەیە. من وعدمدا کە بەشێکی فرە لەم مەسائلانە وردە وردە بکەینەوە. ئێمە ئەزانین سەرزەمینە کوردەوار ئاوسە ڕوودا و بنەڕەتیەکانە تازەس. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ 4 ساڵەوە پێش وەختێ بە عەقڵی جنیش خەتوری نەئەکرد و کەس نەی ئەزانی هاتووتی دەوڵەتە ئێرانی مەئموریەتی تەواو ئەوێت و ڕەوایەتە خۆی ئەگۆڕێت. ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ 4 ساڵە پێش وتی شعارە مەرگ بەر جومهوری ئیسلامی و دروشمە مەرگ بەر جومهوری ئیسلامی، دروشمە مەرگ بەر عەلیە خامنەئی، دروشمێکی ئەکسپایرە و ئیتر کەڵکی نەماگە. هەر کەسێک کە گەرەکێسی بنەڕەتی گۆڕان دروست بکات ئێشێ دروشمە مەرگ بەر دەوڵەتە ئێرانی بدات. هەر کەسێک کە ئێژێ مەرگ بەر عەلیە خامنەئی ئێشێ بێژێ درود بەرکێ بژی کێ بمرێ عەلیە خامنەئی بژی کێ وەختێ نەیوت بژی کێ تەمامە ئەمانە هیدایەت بووگن لەلایەن سپای پاسداران و بەیتە ڕەهبەریە دەوڵەتە ئێرانی. و ئەمما بۆ خاتری ئەوەی کە ئێمە مەسئلە بکەینەوە هەروە کە ئەزانن لە کوردەواری داگیرکراوە لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی و عمالانە یەهودی ئانوسیە حکوومەتە هەرێمێ ئەم کۆرپۆرێشنە محاولە ئەکەن سوارە مەوجە تووڕەئیە ڕاپەڕیویە خەڵک ئەم سەرزەمینە بن و ئەمە منحرفکەن لە منشەقکردنیە، لە تاکوتەریاکردنیە، لە بچووککردنیە. لەگرا اتفاقێک ئەکەوێ ئەمەسەکە ئێمە سەرلێشێوا و ئەبین. ئێمە نازانین چه اتفاقێک ئەکەوێ. لە دیبەیتەکانە پێشووتر ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئێمە بە وردی ئەو کەرەستەیە کە پێویستە کە ئومەتێ بیزانێت، بە تایبەتی ئومەتە کوردی بیزانێت لەبەرەوەی بتوانێت خۆی سازماندەهی بکات و بتوانێت لە بەرامبەر دوژمنیا تەشخیص و تەمیزی بوێت. بە وردی بەحسمان کردەگە. ئەمڕۆ لە ئیدامەی دیبەیتەکەی جوێیەکە پێرەکە من مەسائلێ مەترەحەکەم و ئومیدوارم ئێمە بە سوورەتە پابلیک فیلسۆفی لی تێبگەین. بزانن بۆ دەستپێکیان مەسئلە من نوکتەیەک بێژمە خدمەتە ئێوە. بۆ یەکەم جار لە هەموو تاریخە دانەیەک پێیا بوو شەکڵە مەردم بوو، وەکو مەردم جلوبەرگە عادی مەردمی لەبەر کرد، لەسەرە کار بوو، بەشێک لە تایمە کارەکەی دانیا هات و دیبەیتی کرد لەگەڵ مەردمە. ئەم ئینسانە بە زمانە مەردمە خیابان و کۆڵانەکانە کوردەوار قسەی کرد، لە دڵە زامەکانیانەوە قسەی کرد، لە دڵە تەعاملات و هەڵسوکەوت و چیرۆکەکان و ژیان ڕوتینە ڕۆژانەی ئەوانە قسەی کرد. بۆ وای کرد؟ بۆ نەیویست خۆی لە مەردم بوون دەربێنێت. پەیمانە حەیدەری بۆ حەج کاتێک نەیویست خۆی لە مەردم بوون دەربێنێت؟ بۆ فکر ناکە لە مەردم جگێز؟ بزانن من ئێستا ئەمانە بە وردی بۆ ئێوە باس ئەەکەم. ئێمە چۆن ناتوانین تحلیل بکەین؟ ئێمە کەین مەردم کێز؟ مەردم هەم هەس و هەم نییە، هەم هەیە و هەم نییە. چۆن هەم هەیە و هەم نییە؟ کێشە گەورەکان وانە کوێە؟ بە کێژن حاکمیەت؟ حاکمیەت چۆن لە ناو ئەبرێت؟ چۆن ئێمە ئەتوانین کارە خۆمان بکەین؟ ئایا ئێمە مردمێکی خەساوین؟ ئایا ئێمە مردمێکی فاسدین؟ ئایا ئێمە مردمێکین کە ناتوانین بەهابین و بەهامان نەداوە لە ژیانەکانە خۆمانە؟ ئایا ئەمانە ئەو پرسیارانن کە ئێمە دەبێ وەڵامیان بدەینەوە؟ تا ئێمڕۆ بزانی لە شەقامەکانی کفری و کەلار و
سەیسایە قۆڵەبجە و سلێمانیە لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقەوە چه اتفاقێکە کەفێ لەسەر و بەندی تەغییری دەوڵەتی ئێرانیین با بزانن داستان ڕۆحڵازەمیان ئەم جارە گەورە کردگەسەوە ڕۆحڵڵا مرد نیما لە دایک بوو ڕۆحڵڵا نەمادە ڕۆحڵڵای خومەینی بوو نیما نەمادە نیما یوشیجە شاعرنەوە ئێرانە ڕۆحڵڵای خومەینی ئەمرێت نیما یوشیج و دەوران جەدید شعر تازە دەست پێیەکە ئیستا ئەم جارە بۆ تەغییرەکە لەسەر هەوێنە ڕۆحڵڵازەم وارد بووگن لە عەلیە جەوانمەردی و گرتگە تا مەلاکانە حەوزە خەریکن لەسەر داستانە ڕۆحڵڵازەم مانۆڤرەدەن کە من لە دیبەیتەکەی ئەمشەوە مەخسووسەن تێمە سەرە تەحلیلە ئەوزاعە کۆرپۆریشنە ئێرانی و تەغییرە چهرەیە کۆرپۆریشنە ئێرانی بەڵام پێشووتر ئەمن دەبێ ئەم مەسائلانە مشخص بکەمەوە هەروە کە محاولە ئەەکەم بە هەموو هوەرێکەوە ئێمەی مردم متوجه بکەین کە ئێمە مردمین و سرنجەی خۆمان بەرەو مردم بوون ڕابکێشم بزانن ماکیاوێل ئەو کەسەی وە باو کە فەلسفەی سیاسیە غەربە و ئەو کەسەی کە کتابی ئەمیری نووساگە و بە فارسی تەرجمە بووگەسەوە بە شەهریار بە عەرەبی بە ئەمیر و بە ئینگلیسی بە پرنس لە مقدمەکەی و لە دەستپێکەکەی خۆیە مسائلێکی مهم و مهمتر لە ناوەڕۆکی کتێوە کە باسەکە وەختی خەتاب ئەدات لە پادشا پێی ئێژێت من لە توول ڕۆژە لەسەر زەمینەکەم و مەزراکەم و باخەکەم لەگەڵ ڕەعیەتەکانە هەڵەسم و دانیشم کار ئەەکەم جلوبەرگەکەم قوڕاوی ئەبێت ئەڕۆمە ناوی قاوەخانەکان دانیشم و تاوڵە ئەەکەم و بازی ئەەکەم و قمار ئەەکەم و ئەخۆمەوە و دەنگە دەنگیان لەگەڵا ئەەکەم و دەبەدەم لەگەڵە مردمە ئەەکەم و ئێواران ئێمەوە ماڵەکەی خۆم کە ئێمەوە ماڵەکەی خۆم حەمامێکە ئەەکەم لیباس و جامەیەکی فاخری زیبەندەی جوان لەبەرەکەم لیباسی فاخری دەرباری پادشاهەکان لەبەرەکەم بۆ خاتری ئەوەی کە گەرەکمە لەگەڵ گەورەکانە دانیشم وەختی تێمە ناوە ژوورەکەی خۆم وەختی گەرەکمە ئەم کتاوە بنووسم جلوبەرگە فاخرە تەبەقەی بان ئەەکەمە بەرم وە شروع ئەەکەم بنووسین و لەگەڵ گەورەکانە جەهانە هەڵەسم و دانیشم ئەم قسە یعنی چی؟ ئەمە کاکڵە کتاوە ئەمیرە ماکیاڤێلە ئەمە یعنی ئەوەی کە ئینسان دەبێ قدرەتە ئەوەی بوێت لەحزەیە خۆی بخاتە جێگەی ئەوانەی کە ئیدعا ئەکەن گەورەکانە قەوم و زوعەمای قەومن ئیدعا ئەکەن عەلیە خامنەئین و مەسعود بارزانین و ئیدعا ئەکەن ئۆردۆغان و ئیدعا ئەکەن دۆناڵد ترامپن تۆ ئێشێ بتوانی بڕۆی لەسەر کورسیەکەی ئەوان دانیشی تا بفامی ئەوان چۆن ئەنوارنە خەڵکی تا بفەهمی ترسەکانە ئەوان وا لەکوێ تا بفەهمی ئەوان چۆن خەڵکی ئیدارەکەن بەس ماکیاوێل وەختی لەوێ ئێژێت من لە باس جامەیە فاخر لەبەر ئەەکەم لەبەر ئەوەی کە بێمە حزورە گەورەکانە یعنی من ئاینە سەروەری ئەزانم یعنی من ئەتوانم لە جێگەی تۆ شەهریارە دابنیشم و بزانم و خەڵکی بوێنم و بزانم چۆن ئەم خەڵکیە ئێشێ کۆنتڕۆڵیکەی چۆن ئێشێ دەستەمۆیکەی چۆن ئێشێ ڕای بگری چۆن ئێشێ هەڵس و کەوتی دەکا بکەی اتفاقێکە لە گراکەوتکەوە ئێشێ ئێوە بیزانن ئەمەسە هیچ کامێک لە ئێمەی مردم هیچ کامێک لە ئێمەی مردم ناتوانین لە جێگەکەی عەلیە خامنەئی خۆمان تەسەوەر بکەین تا بفەهمین عەلیە خامنەئی چۆن بازیەکە تا بفەهمین عەلیە خامنەئی وەختی لەسەر ئەو قودرەتە دانیشتگە وەختی مناڵی هەس وەختی خانەوادەی هەس وەختی عیدەیەکی فرە و فراوان لە سایەی سەری عەلیە خامنەئی و دەسیان بەڕاند و بە ئینحیسارات گەیشتگە ئەو جار مەرگە عەلیە خامنەئی لە بەینچوونە عەلیە خامنەئی یعنی بە خەتەرکەوتنی دەسەڵاتی هەزاران هەزار نەفەر ئینسانێک کە ئینحیساراتی توجارەتی جێوجۆرا و جۆریان لەو سەرزەمینەوە لەدەسا قدرەتی سیاسی و قدرەتی ئابووریان وا لەدەسا لذا ئەوانە نایەڵن عەلیە خامنەئی هەروە بمرێ لە پڕێک و بمرێ و ئەمانە تووشی قەیران بوون
ئەوانە ئەزانن هەر کەسێکی تر بێتە جێگەی عەلی خامنەئی ئەگەر لە پێشەوە دانەنریا بێ بیری لێ نەکریا بێتەوە تەبەقەی حاکمە جەدید بۆ خۆی دروست ئەکا و ئەتوانێت تەهدیدە دەسەڵاتە ئەوان بکە تۆ تا زەمانێ نەچی لەو جێگە دانیشیت نافەهمی ترسەکان ئەوان چییە نافەهمی ئەوان چەنێ ئەترسن لە خۆیان و نافەهمی ئەوان چەنێ قودرەتەکەیان قودرەتێکی واقعی یا دەسەڵاتێکی پوشاڵی و کارتۆنیە بەس لەگرا وەختی تۆ گەرەکتە تەحلیل بکە یەشێ بڕۆیتە جێگەی یاڵەتە متحدەی ئەمریکا دانیشی و بزانی ئیمکاناتی یاڵەتە متحدەی ئەمریکا چییە لەسەر کورسیەکەی ترامپ دانیشی وە گەرەکت بێت خۆت تەحلیل بکەی و ئەوزاع مەردم تەحلیل بکەی یەشێ لە جێگەی ترامپ دانیشی وە تەحلیلەکەی دەرنەتیجە ماکیاوەل خۆی ئەخاتە سەر تەختە سوڵتان و لەسەر تەختە سوڵتانەوە نوارڕێ بە ئینسانەکان و ئێژێ ئەم کەلامەکە من ئێژمی بە تۆ هەمان کەلامەکە خوتورەکە لە زەهنە تۆ بەرامبەر بە مەردم ئەو مردمەی وا تۆ گەرەکتە دەستەمۆی کەی ئەو مردمەی وا تۆ گەرەکتە لە ژێرە چنگاڵە توە فەرمانبەرە تۆ بن و ئەو مردمەی کە نەگەرەکیان نییە بترازێن و دەسەڵات تۆ تهدید بکەن سوال راپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتی ئێمە شۆڕشە کوردی و جەهانە کوردین و هیچ ئۆرگانیزەیشنێک دانانین تەحتەناوە سازمان و تەحتەناوە حیزب بەڵکو ئێمە مردمین و مردم خۆی منشق ناکا و مردم خۆی کەرت ناکاتۆ ئێمە دیبەیتمان کردوتمان ئێمە لە سیچوەیشن یان موقعیەت یان جێگای مردم ناینە دەرەوە بڕۆینە وەزعیەت یان پۆزیشنە حیزبە سیاسی و جەریانە جۆمبەشیە دیاری کرا و ساختار و سازمانی دیاری کراوێکا کە لە مردمدا ئەبڕێت و ئەڕواتە وەزعیەتە ئەوێسێت قرار ناگرین ئێمە مردمین و لە مردم بوونە خۆمان ئەمێنەینەوە و هاوکات بە خەڵکە خۆمان ئێژین خەڵک یعنی هەمان مردم و خەڵک یەکێکە خەڵک وشە عەرەبیەکەسی وا لێو دوا ئەدەبیاتە چەپ بەکاری برد بۆ مردم جمهوریە خەڵکە چین یەکەم جار حیزبە توودە بەکاری برد ئەم خەڵکەی وا کەوت کەسە سەرزارە ئێمە ئەدەبیاتە چەپ بوو وەکو ڕەفیق وەکو خەڵک ئەمانە ئەدەبیاتە چەپ بوون ئێمە ئێشێ سەر لە نوێ مردم دروستکەین بۆ چون کەسێک مردم نییە مردمێک مەوجود نییە کەسێ بیر ناکاتۆ سوال ئەمەسە ئەم گشتە فعالیەتە ئەکرێت بۆ دەرەنجامە ئەم فعالیەتە تەبدیل ناوێت بە شەبەکەهای جۆرا و جۆری سازماندەهی کریاگە مردمی ئەشەم سوالە جواب بدەیتەوە جوابەکەی وا لە ئەوەی کە تا ئیستا هیچ جەریانێ لە جەهان پەیدا نەبووگە کە بێژێ من مردمم من خودە مردمم و محاولە نەکا خۆی لە خەڵکی جگێکاتەوە و خەڵکی بە شتێکی دەرەوەی خۆی نەزانێت بزانن هیچ کەسێ لە مردمی ئێمە باوەڕی بەوە نییە کە ئەتوانێ حاکم بێت و ئێشێ خۆی حاکم بێت بزانن تەسەور ئێمە لە حاکم ئەم تەسەورە سەوا جەهانە ئەمڕۆ کردگێزیە ناوی زێنمان پارلەمان ڕئیس جمهور سەرۆک وەزیران کاربەدەستانە حکوومەتێک لە ناو قاڵبە حیزبێکا یا ڕەهبەریەتێکە ئێمە تا ئیستە لە بیرمان نەماگە کە کۆمەڵگای کوردەوار وا نەبوو هەر ئینسانە حاکمە خۆی بوو هەر ئینسانێکە حاکمە خۆی بوو کەرامەتی هەبوو عیزەتی هەبوو ماڵی پارێزراو بوو وجودی پارێزراو بوو کەس نەیەتوانی تەحەدای بکە و کەس نەیەتوانی تەعەدای پێ بکە وەختی تۆ ئەبی بە حاکم مەسئولیەت هەڵەگری بەرامبەر بە خاکت و بە سەرزەمینت و بە ئینسانەکان زۆرینەی خەڵک وایان پێکردن کە حەز بە مەسئولیەت نەکەن و مەسئولیەتەکەی خۆیان بدەن بە عیدەیەک و خۆیان نجات بدەن خۆیان بکەن بە کۆیلە بۆیە من لە چیرۆکەکەی براکانە کارامازۆفە داسایفسکیە وتم لە بەشە مفتشە ئەعزەمە گراند ئینکویزیتەرە لە سوعالی یەکە شەیتانە کەوتی بەردەکانی بیابان بکە بەنان و ئەم خەڵکە بکە بە ئەسیر خۆت بەنان مەسیح جوابی داوە خلقەتە ئینسان بۆ نان نەبووگە بۆ ئازادی بووگە و کابرای مفتشە ئەعزەم جوابی داوە بە ئەو وتی ئەم مردمە کرور و هەزاران هەزار و ملیۆن تێنە بەرەوە
ئازادیە خۆیان بە ئێمە ئەدەن و نانیان گەرەکە لە بەرامبەریە نانێکە خۆیان بەدەستی تێرن نانێکە خۆیان بەدەستی تێرن بەڵام پێیان ناخورێدەن بە ئێمە کە ئێمە بیان دەینێ بۆ چون نەیان هێشت مردم بێت لە هیچ کوێم گۆی زەمینە مردم نەبوو لە ژێرە دەسەڵاتە ئەدیانە ئیبراهیمیا مردم نەبوو بەس لە سەرزەمینە کوردەوارە مردم مەوجود بوو بە معنای واقعی مردم مەوجود بوو و هەر تاکێکی ئینسانی کوردی حاکم بوو بەڵام ئێوە لە بیرتان چووگە ئایا مردمە ئێمە خەسیاگە بۆ مردم ڕاناپەڕی ئایا مردم نایەوێ بەهای قورس بە چۆن ئێوە ئەم ئەوێنن نایوێنن چۆن نایدا دەیبا من مثالتان بۆ بێرمەوە هەن لە ناوە ئێوە خەڵکی کوردەواری داگیرکراوە لەلایەن عێراقن هەن لە ناو ئێوە ئەم مەسیری قاچاقی ئوروپا هاتوون هەن لە ناوە ئێوە ئەزانن چه خەبەرە بزانن دانەیە کورد وا سەوادی خوێندن و نووسینی نییە بۆ 1 متر ساحەیە پاترا حازرە بکەوێتە چەقۆکێشی لەگەڵ ئەفغانیا شەڕکە لەگەڵ سۆمالیا شەڕکە لەسەر چی لەسەر ئەوەی کە بتوانێت ساحەیەکی 1 متری بگرێ خەڵک سوارە شاحینە بکە لە خۆتان سوالکەن چەند هەزار نەفەر لە خەڵکە سەرزەمینە ئێمە هەل لە سنوورەکەی ورمێوە حتا ئاخرین سنوورەکان ئەم دنیا خەریکی قاچاقچێتین قاچاقچێتی یعنی شەڕکردن یعنی چەقۆ وەشاندن یعنی خۆ بەرە چەقۆی خەڵکیدان یعنی پیاکوشتن چەند نەفەرم کاراکە باشە پرسیارێکی تر چەند نەفەر لەوانەی وا ئەمڕۆ بووگنۆ هێسر بووگنۆ قاتر بەناوە کۆڵبەر لە ژێرە بارە ویسکیەکە لە ژێرە فڵانە کالاکە وا پێیاوا لە ژێرە ڕیسکە تەقەلێکردن وەکو ژیان ڕیسکە پەکەکە ڕیسکە دەوڵەتە ئێران ڕیسکە باندە مافیایی ڕیسکە فڵان وەلێ بۆ ئەمانە هەر ئەم کارە ئەکەن بۆ ئیکەن بزانن لەم ئوروپا هەر ئەم کوردانەی وا سەوادیان نییە وا خوێندن و نووسینیان نییە ئەمانەی کە خەڵکی ئەم ئومەتی کوردینە چ مازەنی بێ چ تالشی بێ چ موکریانی بێ چ جاف بێ چ بادینی بێ چ کرمانج بێ ئەلەم بریتانیا ئەکسەریەتیان خەریکی کاڵینی حەشیشن حەشیشەکیڵن لە ماڵەکانە خۆیانە کابرایە کە هەدەفی بەدەست هاوردنی 50,000 پۆندە حازر ئەوێت پی ئەوەی کە 4 ساڵ بیکەنە زندان بماڵێتە بەدەنە خۆی بڕوا 100 دانە گوڵدان شەتڵە حەشیش بێری لە ماڵەکەی خۆیان لە ژێرە گوڵۆپێکە پەروەردەی بکە ترسی چییە؟ ترسی ئەوەسە هەر دێقە گوزارشی بدەن بیگرن بیکەنە سجن ترسی ئەوەسە ئەم شەتڵانەی وا لەو کەسە ئەیسێنێت وەختی شەتڵەکان پێگەین و بوون بە گوڵ و گوڵەکە سەمەریدا بەن بە ملە سەریا گوڵەکانی بوو ڕنوبی وەن ترسی ئەز وەختی گوڵەکانی بڕیوە وەختی ئەیبابیان فرۆشێت کابرای قاچاقچی پوڵەکەی پێ نەدابێت و شەڕەچەقۆ بیکوژێن لەسەر 10 کیلۆ حەشیش 10 کیلۆ گوڵ 10 کیلۆ ماری جوانە دەی ئێمە لە ناوە مردمە خۆمانە ئەوەنە ئینسانمان واتیا بەها ئەدا تا ئەم سەدحە چۆن لە ناوە ئێمە کەسێک نایە بەها بدا بۆ کاورا بۆ قاچاقچیگەری لە پاترا و لە دانکرک و لە کالاسا حازرە شەڕە ئەفغانی و سۆمالیایی و ئافریقایی بکا بە شەڕە چەقۆ لەسەر ساحەیە کە 10,000 دۆلاری دەسەکەوێ بەڵام حازر نییە بۆ گرتنی دەسەڵاتی خۆی لەسەر زەمینە خۆیە شەڕە چەقۆ بکە چۆن بۆ خاتری ئەوەی کە خەڵکە ئێمە باوەڕی بەوە نییە کە حاکمە ئەو ئەزانیستە بۆ 50,000 دۆلارم ڕیسکایەکە ئەو ئەزانیستە بۆ 5,000 دۆلارم ڕیسکایەکە بۆ بارێ ویسکی ئەم نیسکایەکە بەڵام بۆ حازر نییە بۆ ئینقلاب و بۆ ڕاپەڕینەوە کارە بکە چون باوەڕی نییە حاکمە چون خۆی بە سەروەر نازانێ بزانن
ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ هاتووتی چمکینان فاسدترین چمکی سیاسیە وا چەپی حیز ئاوردی فەقیری و هەژاری هیچ فەزیلەت نییە ڕەزیلەتە و ئینسانە فەقیر و هەژار ئینسانە تێ هەڵدریاگە خوێڕیە خەڵک ڕووەکاتە ئێمێژە کاک بێمان وا مێژە خەڵک قینی دێتێ مێژە خەڵک بەگوێ خراوە بێژە با خەڵک ڕعیەت وێ کاکە بوو بە پێچەوانەکەی نایەشن بە مەردم هیچ فەزیلەتێ لە ڕعیەت بوونان نییە هیچ فەزیلەتێ لە فەقیر بوونان نییە ئەی بۆ تۆ نایەژی تەمامی مەردەمێشێ بەگوێت ئەی بۆ تۆ نەتگەرەکە عەجەب ببورن ئەم پایە هەرداکەوێ ئەی بۆ تۆ نەتگەرەکە تەمامە مەردم بەگوێت بۆ تۆ ئێشێ لە جامعەیەکا کە عیدەیە ئینسانی گەردەنکەشی واتیاوا ژێرە بارە فەڵەک ناچن دارای فەزایلە گەورەن تۆ ئەمانە بەهاڕی بیان کەی بە سوالکەر ئەی بۆ سوالکەرەکان ناکەی بە بەگ کامی دروسە آخر کابرایەژێ چه کەرەکە بۆیتە لای بارەکە چه بارەکە بێریتە لای کەرەکە فرە بێجات کرد بارەکە بۆیتە لای کەرەکە پڕووکەی ئێشێ کەرەکە بۆیتە لای بارەکەگە بەشەری تۆ بۆ گەرەکتە مەردمە ئێمە گشتی فەقیرکەی بۆ گەرەکتە مەردمە ئێمە بکەی بە ڕعیەت لە سەرزەمینە ئێمە ڕعیەت مەوجود نەوگە کەلەمەی بۆرە پیاگ مەوجود بووگە پڕی بووگە لە بەگەڕوتە سەرزەمینە ئێمە بەگەڕوتە یعنی ئینسانێ نەڕوویگە سەژێرە بارە هیچ کەسێک مڵکیشی نەوگە ماڵیشی نەوگە بەڵام باجی بە کەس نەداگە نۆکەرە کەس نەبووگە ڕعیەتە کەس نەبووگە بۆ ئێوە نەتانگەرەک بوو مەردمە ئێمە گشتی هەست بە گەورەی بکە بۆ ناوێ مردم گشتی هەست بە گەورەی بکە بۆ ناوێ مردم فکرکە حاکمە وەختێ فکری بکردایە حاکمە وەختێ پێی وان نەبووایە ئەم سەرزەمینە بە ئەو ڕەبتێکی نییە و ئەو بێگانەیە لەم سەرزەمینە بۆ یەکتێ هەڵدریاگێکی وەکو بنەماڵەی تاڵەبانی نادروست و بنەماڵەی جوولەکەیە بارزانیە نادروست دەبێت تەپی پێ و بدا چون مڵکە باوکە خۆیەسی ئەو بەڕاحەتی ئەتوانێ ئەم سەرزەمینە بگریتە ناوە دەسی و ئەم ئاوارە کات و ئەم دەربەدەرکە ئەم بەرامبەر بە سەرزەمینە خۆی مەسئولیەت هەڵناگرێ بۆ نابێت تاک بە تاکی مردمی ئێمە خۆی بە حاکم بزانێ دەچۆ چۆن بە دموکراسی حکوومەتە مردمەکەی چۆن وەختێ مردمێکە خۆی بە حاکم نازانێت وەختێ مردمێ نازانێت حاکم بوون یعنی هەڵگرتنە مەسئولیەتێک لەم جامعە تۆ شەڕ ئەەکەی نەک بۆ خاتریەوەی پەیمانە حەیدەری بکەی بە پادشا بۆ خاتریەوەی کە خۆت بکەی بە حاکم بۆ خاتریەوەی کە کیانە خۆت بگریتە دەست بۆ خاتریەوەی ئێرادەی خۆت فکر خۆت بەسەر ئەم خاکە دابنێ وە جێدەسە تۆ دیار بێت تۆ چۆن حازری بۆ $1000 پوڵە قاچێخێتی شەڕە چەقۆ بکەی لە بەندەرەکەی پاترا بەڵام حازر نییەی بۆ سەروەریە خۆت بۆ خۆکردن بە حاکم بۆ خۆکردن بە شا هەمان بەها بدەی تۆ بۆ 4 کیلۆ حەشیش پیاگە کوژی حازری بڕۆیتە زەندان بەڵام چوون هیچ وەخت باوەڕت بە خۆت نەبووگە خۆتت لە قەبارەی ئینسانە گەورە نەدیگە خۆتت بە ساحێ و ئەم سەرزەمینە نەزانیگە ئیجازەت داگە وەکو ئینسانێکی غەریبە مامەڵەت دەکا بکەن خۆت وات کردەوە خۆت بزان مەسالێک بەم ئەم حیزبە دەستکردانەی دەسە کۆرپۆریشنەکانە منتەقە ئەم حیزبە خائینانە جار لە ئێرانیەت ئەدەن مەسەڵەن حیزبی دموکراتی کوردستانە ئێران خۆی بە ئێرانی ئەزانێ ڕەهبەرە تێ هەڵدریاگەکەشی خۆی بە ئێرانی ئەزانی بەڵام ئێوە هیچ وەخت نەتاندی ئەمانە لە بەرامبەر تارانیەکە خۆیان بە ساحێ ماڵ بزانن هەڵگەڕێتۆ بێژێ وەزعەتی تارانتان بۆ وا پێکردگە بۆ تاران حاڵی خراوە ئەمە چی شێوەی حکوومەتداریەکە ها تۆ حەج قسەی لەمانە ناشنەوی بۆ چون خۆیان هاوارەکەن ئێرانین بڵام خۆیان باوەڕیان بەوە نییە ئێرانی خۆیان ئیژی غەریبەیەک داوای گەرەکیانەوە زۆر دەستیان کێشن بێژن بێ لەسەر ئەم سفرە دانیشە دەی من ماڵە خۆم وێ شەرمەکەم بانگم کە لەسەرە سفرە
خۆ بەڕۆم لەسەری سفرەکە دانیشم خۆ خۆڵکم نەگەرەکە بانگم خۆڵکم کەن بڕۆمە سەرە سفرە دانیشم ماڵە خۆمە من لەم سەرزەمینە کوردەوارە کام لە ئێوە نامەی بۆم نووسا بێت دیبەیت بکە و ڕاپەڕین دروستکە کاک پەیمان بۆ ماتەڵە ئێوە بم مەگە سەرزەمینی من نییە مەگە من بەشێ لەم خەڵکە نییەم بۆ یەشێ بێسم تۆ من داوەتکەی بۆ مەگەر من بێگانەم لەگرا بۆ ئێوە وێسیاگن کێ داوەتتان کە ئێوە وێسیاگن کێ پێتان بێژێ ئێوە حاکمن وێسیاگن کێ بتان کا بە حاکم خۆتان یعنی ئێوە پێتان وایە پەیمانە حەیدەری وا دنیا خەریکە قسەی لێ فێرەوێ خەڵکێژێ ژیریشە نەبەگیانتان ناژن ئێوە فکرەکەن پەیمانە حەیدەری لە هەرکوێیەک بواە پلە پۆستێکیان پێدا نەبەگیانتان نایدەن تۆ ئێشێمانە خۆت بەدەست بێری بزانە مەچەی هجری و عەبەی موحتەدی و بارزانی تێ هەڵدریاگ و عەلیە خامنەئی و تەواو ئەوانەی پسپۆڕ بوارە دانشگان گشتیان بخۆیان عنوانێکیان هەست خۆیان لە پەیمانە حەیدەری پێ پیاکتر بۆ هەر پەیمانە حەیدەریان نێدی پەیمانە حەیدەری گرتنی خستنی ناوی زێرابەکە سیفونەکەی کێشا بەسەریانە پیاگر قسە بکەن بۆ من وێسیاگەم عەبەی موحتەدی بانگم کە لەسەر کناراوەکەی عەبەی موحتەدی ببم بە شتێک دەی من ئەگەر ئینسانە کوردیم خۆم جێگەی خۆم ئەکەم و لەم سەرزەمینە ئەم سەرزەمینە مڵکە منە ئاو منە خاکە منە مردمە منە فەرهەنگە منە چۆن من وێسیاگەم خەڵکی داوەتم کات بۆ ئێشێ بوێسم داوەتم کات دەی ئەگەر ئەمە خاکە منە و من ئێشێ بەسەری و حکوومەت بکەم ئێشێ دانیشم لە کێ ئیجازە بگرم کێ خاوەنی ئەگراسە وە شوێنە کوێخا بگەڕێم کوێخایتیانەوێ بڕۆم کوێخا دروستکەم بۆ مەگەر من خۆم ناوسکەم بڕیاگە خۆم مەگەردانم نییە بۆ وا ئەکەین بخۆمان لەبەر ئەوەی کە ئێمە هەرچیە زۆعفوا لە گیانمانە لە ئەقڵمانە ئێمە باوەڕمان بەوە نییە پیاجین تا پیاگانە ڕەفتارکەین ئێمە باوەڕمان نییە ئینسانێکی گەورەین ئینسانێکی هاڕیاگین بۆیە ئەوین و خوێڕی بۆیە ئەوین و خائین بۆیە ئەقڵمان پارەسەنگ هەڵەگرێ ئەحمەقین چون سەلب مەسئولیەت لە خۆمانەکەین من لە دیبەیتەکان لە پێشووترا وتم ژن لە چوو لە تاریخا خۆی سەلب مەسئولیەت لە خۆی ئەکا خۆی نەقش ناگرێت ئامدانە نەقش ناگرێت ئەزانی بۆ خاتری ئەوەی کە وەختێک لەم جێگانەی وا توریست بازیەکەن لە کوردەوارە پیاگێ کەوتە گەوادی ئەو ژنەی وا لەش ئەفرۆشی حەزی پێەکە بۆ چون ڕۆژێ 5-6 دانە سەکسەکە پوریش دەرتێرێ قسەی شیزە لە بەسەر شووەکەیە بەڵام ئەو ژنە کە فاحشەگیەکە و ژنە مقەسر نییە بۆ چون شووەکەی گەوادە چون باوکەکەی گەوادە چون براکەی گەوادە لەگرا لەسەر ژنەکە ناکەفێها لەسەر پیاکانە کەفێ شووەکەی براکەی باوکی ئێمە حیچ کامان نەمانگەرەکە نەقش بگرین ئێمە حیچ کامان نەمانگەرەکە مەسئولیەت بگرین خۆمان بە حاکم بزانین چون حەزەکەین بە کزۆڵی حەزەکەین بە حیزە حەزەکەین بە سەرە خوار خستن و سوالکردن برسیمانە و حاڵمان خراوە و تێمان هەڵەدەن و مەزڵۆمینی و بەخوا زۆڵمان تێکرێت و دەی تۆ بۆ هەڵاستە خۆ تۆ ناوسکەنەوە ڕیاگە تۆ مەردمی کاورا ڕووە کاتە ڕاپەڕێنێژە کاپەیمان چی بکەین کاکە گیان من دانەیەک لەم ئینسانە کوردیەمە لەم سەرزەمینە خەریکم مەتن بۆ تۆ دانێم چرای بەرپێت ڕۆشن ئەەکەمەوە تۆ حاکم بە تۆ هەڵسە مرد بە تۆ هەڵسە فەرماندە بە بابە گیانەوە حیچ کامتان باوەڕ ناکەن ساحیبان ئەم سەرزەمینەنە لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و بەچکە جوولەکەکانە بارزانی و بەچکە جوولەکەکانە تاڵەبانی خەریکن سەرزەمینە ئێمە ڕائەماڵن مردمە ئێمە فاسد ئەکەن یەک نەفەر مردمە برسی پەلامار داهات و گومڕوکات و لوونە نەفتەکانە ئەمتی هەڵدریاگە نادا بێژی ماڵە خۆمە بێژە هەنە سەرزەمینە کورە لەم سەرزەمینە ئێمە ڕابین هودێک نایێت ڕابین هود وا ئەوەی وانە ناوە ناخە ئەمانە دەری بێرێت و بێژەمەینی مردمەوە بیداتۆ بە مردم خۆی مردم وێت ئێمە فکرەکەین مردم ئێشێتی هەڵدریاگوێ مردم مەحکومەوە نییە
لە هەموو جێگەیەکی دنیا ئەگەر وا بووێ لە سەرزەمینە ئێمە وان نەبووگە مردم بوودی بووگە مردم وجودی بووگە سەرزەمینە کوردەوار سەرزەمینێک بووگە کە حکوومەت مردمە کوردی تیا بووگە و جەهانە کوردی تیا بووگە بە دەورە دانایانە کورد بە جەمنشینیە ئومەتە کوردی بۆیە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هات گوتی ئەمانەی کە بۆ ئێوە بەحسی ئەکەن فاسدە کابرا ڕووە کاتە ئێمە لە قسەی ئەوەڵ و کەوێتە خەیچە و خنجەکردن چیمان بۆ ئەکەن بۆ منێشە شتێکە بۆ بکەم بۆ ماتەڵی من بیکەم بۆ گەرەکتە من بکەی بە کەڵەگا بەسەر خۆتەوە بۆ شوم پێەکەی ئەی تۆ ناووسکە بڕیاگە خۆت قارەمانویت دەی ئەگەر ئێمە گشتمان هاتینە مەیدان و هەر کامان شمشێرێکمان گرتە دەست و نەقشە هەر کەسێ دیار ئەدات ئەزانی کێ ژیرە کێ ئاقڵە کێ بە کەڵکە کێتێ کێ ئێشێ ژەنەراڵوێت کێ ئێشێ سەربازوێت کێ ئێشێ بازرگانوێت کێ ئێشێ بیناسازوێت تۆ بۆ خۆت دوورەگری ئێژی شوم پێەکەی یعنی تمام هێزە ئۆردۆغان هێزە عەلی خامنەئی هێزە دەوڵەتە عێراقی هێزە حکوومەتە هەرێم هێزە بەشار ئەسەد هێزە ئێوەس پوڵە ئێوەس کارە ئێوەس ئیمکاناتە ئێوە سەرزەمینە ئێوەس چۆن ئەوان ئەتوانن لە ئێوە ئەستفادە بکەن و ئێوە شیرە دەن پیان وەلی ناتوانن بە خۆتانی بن چون تۆ باوەڕ ناکەی ئینسانی چون تۆ فکرەکەی مردم یعنی کزۆڵ بێسەواد برسی تێ هەڵدریاک هاڕیاک ڕعیەت سفەت نۆکەر فکر ناکەی مردم یعنی حاکم خۆت بە حاکم نازانی فکرەکەی هەرکە بێت و حاکمێکی بڕە کۆشک دروستکە ئەمە فاسدە لە زەهنە خۆت فڕیدە دەرۆ حاکم ئەوە سەوا ئێرادەی کەسی بەسەرۆ نییە نۆکەرە کەس نییە فەرمانبەردارە کەس نییە و خۆی لە چارەنووس و خۆیان دخاڵەت ئەکاوە سەرزەمینێکە کە دای ئەنێت وجودی هەست هەستی هەست و دەستی هەست دای تۆ حازری بۆ 4000 پۆند حەشیش بڕۆیتە زندان چۆن حازر نییەی بۆ حاکم کردنە خۆت لە سەرزەمینە خۆتە بەها بدەی چۆن حازر نییەی بۆ خاتری ئەمەی کە بە هەموو دەسێکۆ مردمیان لە مردم بوون دەرها وردگە مردم و خەڵکیان کردگە بە شتێ قیزەونێک خەڵک حیجکارەس خەڵ مەڕووماڵات و مانگا و برسی و تێ هەڵدریاگە خەڵک پڕە لە نیاز خەڵک وەسە چۆلەکە زەق نەبوو دەمی وا کردگە بکەیتە ناوت دەمی تێلەکە مردمێ وجود نییە لەگرا مشتێ سەغیر مەوجودە کە هەر کەسێک مەیلی بێت تەجاوزیان پێ بکە تەجاوزیان پێەکە بۆ نەیکا دەی تۆ تەسلیم بووگی بۆ نابێ بیکادەم تەجاوزە پس لەگرا ئەزانی بەحسە خەسیاگی نییە بەحسا مەسە ئێمە دروست فکر ناکەینەوە ئێمە واقعەن لە ناخە خۆمانە باوەڕمان بە من یەکە ئینسانە سەروەرێکین بزانە من ئەمە 4 ساڵە حەجی دیبێتەکەم کاورا زەنگەدایژە کاخەکەی دەورانە بەرگی ماگە خەڵکی حەز ناکە بە بەکقینی تێدە بەک ئەی بۆ خەڵکە حەزەکە بە سوالکەر و حەیز و نۆکەر بۆ نەتانگەرێک بۆ گشتان ببن بە بەک با گشتان لۆرد وایەنە دووک وایەنە کۆنتەس وایەنە کۆنت وایەنە بۆ گشتان گەرەکتانە ببن بە حەیز و بە نۆکەر و بە چڵکاوخۆر و بە ڕەعیەت و بە کزۆڵ و بە سوالکەر بۆ ناونە و گشتان ناونە مرد بۆ گشتان ناونە حاکم بۆ ێژە مەحکومە مەزڵومە تێ هەڵدریاگویت بۆ خۆت ساحەوە سەرزەمینە خۆت نازانی سوالە کێ ئەەکەی تۆ ئیستەیشە ئێژی ئەمانە خەڵکیان بە پارە کڕیوە پارتی و دەکێتی لە گۆڕەکەی مەلامەچەی گەوادی جوولەکە پووری هاورد لەکوێ هاوردی مەگە سروەتان مردمە نییە هەڕاجی ئەکات مەگە گومڕوکاتی کالایەک نییە کە تۆ ئەیسێنیت چۆن لەکوێ هاوردی ئەم کاوراکەنان بە تۆ ئەدا بۆ نافەهمیت ڕاپەڕین وەختی ئەخوڕێت لە خۆی ئەخوڕێت لە مردمێ ئەخوڕێت کە ئێژێ ئەی یاوە خەلاو یەک مەستی دومانگ ئێوە مەست و مانگن کاورا ئێژێ ئێمە بەڕێزین لەکوێ تۆ بەڕێزی
تۆ ئەگە بەڕێژی وەکو پیاک هەڵسو کەوتەکەی، تۆ ئەگە بەڕێژی خۆت بە حیز نازانی، تۆ ئەگەر بەڕێژی خۆت بە مەڕووماڵات نازانی، تۆ ئەگەر بەڕێژی خۆت بە ساحێ و ماڵە زانی لەسەر خاکە خۆتە وەناڵی ئێرادەی کەسە بەسەرەوە بێت. تۆ ئەگەر بەڕێزویت خۆت بە حاکمە زانی، تۆ ئەگەر بەڕێزوی بۆ حاکمیەت خۆت بەهادەی، تۆ ئەگەر بەڕێزوی بۆ ڕێزێک کە گەرەکتە بە دەسی بێرید نەبە تەسلیم بوون و خەمزەکردن و سەرداخستن، بەڵکو بە مەچەکە قارەمانانەت ئەم ئەحترامە ئەسێنی. بزان پەیمانە حەیدەری بە پێلەقە خەریکە خۆی ئەسەپێنێت، بە پێلەقە ها پیاگم گەرەکە قسە بکات. خۆ نەوێست یاگەم دعوەتم کەن خەیجە بکەم و تەرێ قەومە و شەرمەم گرێت و بەڕاستی و دەیچۆن و تخوا بزانم بچەی هیجری ئیجازە ئەدات و تخوا بزانم عەبەی موحتەدی تێڵێت و حەپە ئۆجالان تێڵێت و ئەلی خامنەی ئیجازە ئەدا من حیزبێ دانێم. ئەلی خامنەی غەڵەتەکەوە باوکە گەوادە جوولەکەیوە. من موجودیەتم ئەس خۆ ئیجازە لە کەسی ناگرم. ئەگرا مەیدانە قارەمانیەتیە، مەیدانە کەرامەتە ئینسانیە، مەیدانە دەسەڵاتە قودرەتە، چمکە دەسەڵات ئەخلاقی تەرین چمکە بەزەییە کوردیە. ئینسانە بێدەسەڵات خۆ بەزەیی نییە، خۆ ئەخلاقی نییە، ئەخلاق هەمان بەزەییە. بۆیە هەر ئینسانە کوردی دەبێت دەسەڵاتدار بێت و بۆ دەسەڵات بکوشێت. تف لە ئینسانێ وا دەسەڵاتی نییە، تف لە ئینسانێ وا خۆی بە خار و خەفیف ئەزانێت، تف لە ئینسانێ وا خۆی بە ڕەعیەت ئەزانێت. کاکە ئێوە بەم ئەدەبیاتە چەپە فاسدە گەرەکتان و مەردەمە ئێمە بکەنە کەنیز و کەڵفەت و ڕەعیەت و خوێڕی و نۆکەر و پرۆلەتەر و حەیز دەمکوتە تەبەقەیە بان و ملهۆرتان کرد. تەک بە تەکە ئێوە لەم سەرزەمینە کوردەوارە ئێشێ بەگون بەگەڕوتەون بەگون. کێ وای بە ئێمە کرد؟ وەختی ئەم سەرزەمینە ئێمە دانای دەورانی ئیترتیا نەهاتەوە، تەکیەکان و خانەقاکان حەوزەکانی عیلمیە دانشگاکان و زانکۆکان پەسپۆڕیان دا دەرەوە و داناویە دەوران لە سەرزەمینە ئێمە لە بین چوو. مشتێ فاسدە فاحشەیان هاورد بۆ سیستەم کە مەردەمە ئێمە ئاوا کاول بکات. چۆ ئێوە چۆن کاول بووگن؟ هەر بەم قسانە کاول بووگن. هایتە تۆ ئیستەزانی تۆ ئیشی حاکمیت، وەختی حاکمی چۆن ڕەفتارەکەی. من نەوێسیام کەستان دعوەتم کە، من چاوەڕوانە ئەوە نیەم کەستان شتێ بە من بدات، من چاوەڕوانە ئەوە نیەم کەستان نانێ بە من بەئازانم ئەوە نەمە پێ نادەن. حەسادەت وەختە گیانتان دەربێت، وەختە چاوتان دەربێت، وەختە مەق ئەخۆن و با ئەکەن، وەختە گیانتان دەربێت. وەلی حتا بتەقی من مەوجودم. بێن ئێوە شوا بکەن، بێن خۆتان دەرخەن، بێن خۆتان بە حاکم بزانن. بۆ کزە کردگە و کزۆڵێ لە دوورە و دانیشتگی قسەی زلەکەی دەی تۆ بەڕێزی. حاڵ و حکایەت ئەمەسە ئێمە بە حاڵات و حرەکات گیریاگین و لە بین چووگین. مەردمێ مەوجود نییە، لەگرا مەردمێ مەوجود نییە. حەجکە خۆی بە مەردم نازانێ. مەردم شتێکی قیزەونی بۆگەنی هاڕیاگی کەسیفی وەسە مەڕووماڵات ئێشە تەبەی تۆمریا سواری بووی لێی دادۆشێنی. مەردم ئەوە نییە کە تەک بە تەکی ئەحساسکە حاکمە. دانە بە دانەی خۆی بە حاکم و بە سەروەر بزانێ و بە مالەکە ئەم سەرزەمینە بزانێت و لە ئوموراتە ئەم سەرزەمینە دخاڵەتی بێ لە تجارەتی، لە بازرگانی، لە کۆمەڵگایە، لە سیاسەتیە، لە شەڕ و سڵحیە دخاڵەتە مستەقیمی بێ و هێزی بێتە. من نوێ نەرەگرم، تۆ قەڵەتەکەی نوێ نەرەگری، تۆ بێجا ئەەکەی پاڵەدەی تۆ نوێ نەرەگری، تۆ ئێشێ خۆت نوێ نەرە خۆتوی خۆت گوزارش لە خۆت بکەی. تۆ ناتوانانی وەجێ مناڵەکەی چە نوێ نەرویت. مناڵە خۆت وەکی وەسیلی نەگەرەکە، خۆی ئەتوانێ گوزارشە دەروونە خۆی بکە. پس ئەمە مقدمەی ئەوە بوو کە من بەحسم کرد ئێوەمانان
وەختێ گەرەکتانە بزانن حاکمیت چۆن کارەکاشەی تەوانە ئەوتانە بێت لە وجودتانە ئەوە مەوجود بێت خۆتان ئەوەنە گەورە بزانن تا بزانن عەلیە خامنەئیە تێ هەڵدریاگ ئۆردوغانە تێ هەڵدریاگ و ترامپ چۆن بازیەکە تۆ وەختی خۆت بە پەست ئەزانی ناتوانانی فکرکەیتەوە کاورا چۆن زندگیەکە. من بارها مثالم لێ داوتم زمانێک گەرەکیان و ڕەفسنجانی ترۆرکەن کابرایە خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و خەڵکە پشدەر بوو هات بە باوکم و ماموم و ئەوانی وت ئەوە ئەزانی کاکە فڵانی چۆن ویستویانە ڕەفسنجانی ترۆرکەن وتی نەوەڵا وتی وەڵا ئەڵێن قومبلەکان کردووەتە ناوی مەسینەکە بۆی مەسینە هەڵگیرەکەی دای بەدەستی و تەسەورە ئەو ئینسانە لە دەسەڵاتە ڕەفسنجانی ئەمە بوو مەسینە هەڵگری هەست بەیانیان لە دەرە توالت ئەوێسێت ئەم بڕواتە کەنارا و ئەو مەسینە بەهاتە دەسیوە لذا تەرحە ترۆرەکە وابوو لە زەهنەمە قومبلە خریا گەستە ناوە مەسینەکە. ئەمە کاورایەکی نۆکەر وا فکرەکاتۆ ڕعیەتێ وا فکرەکاتۆ وا فکر ئەکاتۆ کە تەرحە ترۆر ڕەفسنجانی ئەم شکڵیە نۆکەرێکی هەست لە ماڵە و مەسینەیە هەڵەگرێت و قومبلەیەکی تێخا تۆ وەختی خۆت بە حاکم بزانی تەحەداکردن قبوڵ ناکەی گەوجاندن قبوڵ ناکەی ئیجازە نادێ کەسێ مەسخەرەکە ئیجازە نادێ کەسێ نانە بوات سفرە بووە خاکە بووە کەرامەت بووە عیزەت بووە دەسەڵات بوات وەنە تۆ وەختی هاڕیاگی تۆ وەختی ئەحمەقی تۆ وەختی کزۆری هەر کەسێ لۆ لاوە بێ ئەربا بتووس هەر کەسێ لۆ لاوە بێتە بەداتە بنە سەرە تۆ جەهانە کوردی حەجوەخوا نەبووکە ئەمانەی ئەمڕۆ تۆلید کریاگە مەحسوڵە 200-300 ساڵ تەراشە مستەمرە جوولەکەی بێشەرەفە لەم سەرزەمینە ئێمە کە مردمە ئێمە خەسیاگ و داڕزیاگ و نۆکەر و سوالکەر و حەیز و فەقیر و هەژارە تێ هەڵدریاگ و کرێکارە خوێڕی دروست کات. بۆیە هیچ فەزیلەتێ نیە لە ناوی ڕزاڵەتە با بزانن هیچ فەزیلەتێکی تیا نیە. مرد بن تۆ کە حازری بۆ گوڵدانی حەشیش چەقۆ بکێشی تۆ کە حازری بۆ متریە ساحەی پاترا و کۆمۆنیزیا و کالە چاقۆ بکێشی بۆ عیزەت و بۆ مەردانگی خۆت بۆ حاکم بوونە خۆت بۆ سەروەربوونە خۆتی چاقۆ بکێشە بۆ ناکێشی بۆ خۆت بە سەروەر رازانی بۆ لەسەر مترە جێگەکەی کالاس خۆت بە حاکم و پادشای ئەزانی بەڵام لەسەر خاکە کوردەوارە خۆت بە حاکم و پادشا نازانی تێ هەڵدریاک بۆ لە مردمی دەرهاتکی بۆ بگی تۆ حیز و دز و کرێکار و فەقیر و تێ هەڵدریاگ و پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی ئەمڕۆ کارمەندە حیزە دەوڵەتە ئێران و جانباز و خانەوادە شەهید و شەهروەندە کورد و کورد نشین و تێ هەڵدریاگ تۆیشم مردمی ساحێوەم سەرزەمینەویتە تا بفەهمی عەلیە خامنەی حەجی نییە تۆیشە خۆت بە ساحێ و بزانی تا بتوانی قەپی پیاکەی تۆیشەژە بە پەرێز و ناوی تاران تێری من مترێ خاکە تاران نادەم بە حیچ گەوادێکی جوولەکە مترێ خاکە ئەسەمبوڵ نادەم بە حیچ گەوادێکی جوولەکە ئیجازەی پێ نادەم فکر بکە لەسەر زەمینە ئێمە ساحێ و ماڵە و ئێمە غەریبەین فکر بکە ئەو ئەربابە و ئێمە نۆکەرین قامکی ئەشکێنم بۆیە ئەمانە بە دەستگای ئاموزش و پەروەردشیانەوە بە نخبە و نخاڵەیانەوە بەوانەی وا تریبوونی واوە دەسۆ میدیاکانی مردمە هاڕیاگی لە ئێمە دروست کرد خوێڕی دروست کرد بە خوێڕیگەری فەزیلەتیدا بۆیە کاورای ئێمە لەبەرە تەلەڤیزیۆنا دەزەوە 1000 دینار دەرتێرێ لە چەپەڵەمەیە گرێژێ هەر ئەمەم هەز برسیمە هەناو چاوت دەرەهات بەڵێ نا پەلامارە دا چووی لە مەسیف سەڵاحەدین بنەماڵەی بەرزانی دەرهاورد داد لە سێدارە خوێڕی خوا دەسووتێنی بڕۆ خۆ بتۆپێنە تۆ لە ئەقڵا خەسیاگی تۆ لە ئەقڵا تەعەدا پێکریاگە تەجاوزە پێکریاگە تۆ تەجاوز پێکریاگی تۆ پیاگە نیەی وا خۆت بەسەروەر بزانی کاورایە حیزە تۆ بە من بێژە بۆچی خەڵکێشە سواری لەوێ بۆ دڵی بۆی بسووتێت لەسەر چی دەی تۆ حیزی بۆ هەرکە لەولاوە بێ سوارە لەوێ بۆ نەوێت چی بەر بە من ئەگرێت تەجاوز بە تۆ نەکەم ئەگە تۆ خۆت بە پیاگ نازانی تو حیزی و دۆڕیاگی و ملشۆڕێکیت یاسا ئەم پارێزی حکوومەت ئەم شوکرگە بە حکوومەت حکوومەتیش هەرچیشەوە ئاوساکە بۆ نەیکە تەجاوزە پێکە مەگە تۆ شو نەکردگە بە حکوومەت
لەزا یارانە ڕاپەڕین و کوردەوارە سەر بەخۆ بزانن ئەوەتانەوە حەزەکا بە ڕاپەڕین ئەوەتانەوە لەم مەتنی انقلابیە بەشدارە دەبێت بزانن ئێوە حاکمان ئەم سەرزەمین و ڕەهبەران ئەم سەرزەمینە تەمامە ئاحادە ئومەتە کوردی و دەبێت ئێوە هەنگاو هەڵبگرن قدرەت ئێشێ بەدەست بێرن ئەسلحە ئێشێ بەدەست بێرن پوڵ ئێشێ بەدەست بێرن خۆتان ئێشێ بەدەستی بێرن دانە دانە و دوان دەبێت یەک بگرن و خۆتان بەدەستی بێرن ماتەڵی کێ بداتێ ماتەڵی کێ پێت بێژە کوڕە خاسە هیچ کەس لەم دنیاوە تۆ نایژێ کوڕە خاسە هیچ کەس تۆ لەسەر سفرەکەی باوکردنان ئەخۆی براکە تماشای پاروەکەی دەساکە پاروی زەلە خۆی قینی لێتێت هیچ کە داوەتە ناکە خۆت ئێشێ خۆت بسەلمێنی بەسەر ئەم دنیا خۆت ئێشێ وجودە خۆت بە ئیعلام بکەی هیچ کە بە تۆ نایژێ کوڕە خاسە هیچ کە بە تۆ نایژێ وەڵا تۆ باسەوادی گشتی لێت ئەدزیە و مەقەکاو ئەی خاتە سووچی شەواڵی و لە دەرەقنیە و قسە ئەکا بۆ تو گشتیشی لە تۆ فێرەوێ ئەمە قدرەتە تۆز کە ئەوێسیت محکەم ئەوێسیت خۆ دەسەپێنی بەسەر ئەم دنیا لا ئێوە خۆش